هەوڵەکانی پرساندن و لێپێچینەوە لە بڕیارە نایاساییەکانی حکوومەت لەلایەن پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن خەریکە دەگاتە ئەنجام و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش ئاشکرای دەکات لەلایەن حکوومەتەوە وەڵامی پرساندنەکە دراوەتەوە لە نزیکترین ماوەشدا دەخرێتە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانەوە. بابەتی پرساندن بابەتێکی پەیڕەویە مافێکی پەرلەمانی هەر ئەندامێکی پەرلەمانی کوردستانە بە پێی مادەی 66 و 69 بەڵێ ئێمە بۆ جاری دووەم بابەتی پرساندن لەلایەن 23 ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستانەوە ئاراستەی بەڕێی سەرۆکی پەرلەمان کرابوو و لە ڕۆژی 39 ئەو نووسراوی پرساندەکە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە چونکە بابەتێک پەیوەندی بە سەرۆکی حکوومەت و بە جێگری سەرۆکی حکوومەت و بە وەزیری دارایی هەبووە بە پێی مادەی هەفتا بەرگەی دووەم ئەبێ لە ماوەی 14 ڕۆژ ئەوانەی کە پرساندنیان لێکراوە وەڵام بنەوە و من لێرەوە بە ئێوەی ڕاگەێنم کە ئەوان بە چەند ڕۆژێک پێش وا دەکەی خۆیان واتە ئێمە هەفتەی ڕابردوو ڕۆژی 11 مانگ وەڵامی پرساندەکە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تۆ ئێستا لای ئێمە لە پەرلەمانی کوردستانە و پێی مادەی هەفتا بەرگەی چوارەمیش دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەم پرساندەکە هەم وەڵامی پرساندەکە لە نزیکترین دانیشتنی پەرلەمانی کوردستانە وەکو ئەرکێکی پێڕەوی خۆمان ئەیخینە بەرنامەی کارەوە. لای خۆشیەوە ئەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان باز لە ڕێکارەکانی دوای وەڵامی سەرۆکی حکوومەتی هەرێم دەکات و دەڵێت گەر وەڵامی سەرۆکایەتی حکوومەت مقنعکەر نەبوو ئەوا دەتوانرێت داوا بکرێت متمانە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی وەربگیرێتەوە. دیارە ئێمە 23 پەرلەمانتار واژومان کۆ کردەوە بە پرساندنی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی نردمان بۆ سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمانیش نردوویەتی بۆ حکوومەت سەرۆکایەتی حکوومەت وەڵامەکەی نردووتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان لە نزیکترین کۆبوونەوەی پەرلەمان دەبێ سەرۆکایەتی پەرلەمان بیخاتە بەرنامەی کار و گفتوگۆی لەبارەوە بکرێ لە ناو هۆڵی پەرلەمان یان ئەوە تێ دەبێت حکوومەت دەبێت ئامادە بێ و ئەو وەڵامی نردوویەتی گفتوگۆ سەبارەت بەو وەڵامە ینی بکرێ هەر لە ناو هۆڵی پەرلەمان ئەگەر وەڵامەکە قەناعەت پێکرد نەبوو بۆ پەرلەمانتاران و پەرلەمان ئەوە داوای سەحبی سیقە دەکەی داوای لێسەنەوەی متمانە دەکەی لێسەنەوەی متمانە لە سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی لەوێش پێویستی بە دەنجی پەرلەمان هەیە زۆرینەی پەرلەمانتاران سەرۆکی حکوومەت پێویستی بە ئەوە 74 دەنگ هەیە جێگری سەرۆکی حکوومەت پێویستی بە 56 دەنگ هەیە و وەزیری دارایی پێویستی بە 56 دەنگ هەیە بەوەندە ڕێژەی کە ئاماژەم پێکرد بۆەوەندە متمانە لە سەرۆکایەتی حکوومەت وەردەگیرێتەوە. بڕین و پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران بەدەر لە یاسا و بە بڕیاری تاگلایەنانەی حکوومەت ماوەی چەند ساڵێکە بۆتە سیمای ناسینەوەی کابینەکانی حکوومەتی هەرێم کابینەی نوێمی حکوومەتیش کە لە سەرەتاوە بەڵێنی چاکسازی و باشکردنی دۆخی دارایی و خزمەتگوزاری هاوڵاتیانیدا هەرزوو کارنامەکەی بە بڕینی زۆرەملەی موچە و دواتریش پاشەکەوتکردنی موچەی 5 مانگی فەرمانبەران ڕوون کردەوە بۆ بەرگرتن لەم هەنگاوە نایاسایی و مەترسیدارش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشڕەوایەتی کۆکردنەوەی واژۆی 23 پەرلەمانتاری پەرلەمانی کوردستانی کرد بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی تا بێنە پەرلەمان و ڕوبەڕووی پرسیاری پەرلەمانتاران و نوێنەرانی خەڵکی کوردستان بکرێنەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.